سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تایبەت بۆ ڕێزگرتن لە سێهەمین ساڵیا دیاخێزی ژن ژیان ئازادی کە بە ناوی ژیناوە شکۆکی تایبەتی وەرگرتووە. سەرجەم شارەزایان و هاوبۆچوونان سەبارەت بەوەی کە ئەم ئاخێزە یەکێک لە ڕووداوە گرنگە مێژوویەکانی ئەم چەندەیە دواییە ڕایان دەربڕیوە. بۆ هەڵسەنگاندنی بوارە کۆمەڵایەتی سیاسی و فەرهەنگیەکان و ئەگەری ئەو ڕووداوانەیە کە لە داهاتوودا بە دوایدا دێن دەوامان لە بەڕێز گەلاوێژ ڕۆستەمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە بەشداری ئەم بەرنامەیە بێت تا لەم بوارەدا چەند پرسیارێکی ئاراستە بکەین. هاوڕێ گەلاوێژمان لەگەڵام. هەڕێ گەلاوێژ سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس سڵاو لە ئێوەش و بینەرانی عزیز و خۆشەویست لە خزمەتتاندان. سەرچاوم هەڕێ گەلاوێژ پێم خۆشە بە پرسیاری یەکەم ئەوە بپرسم کە ئێوە بوارە جۆراژۆرەکانی ڕوودانی ئاخێزی ژینا چۆن لێکەدەنەوە؟ بەڕاستی ئاخێزی شۆڕشی ژینا یا ژیان ئازادی گەرچی بەهۆی قەتڵی حکوومەتی ژینا دەستی پێکرد، بەڵام لەو چارچەوە زۆر زیاتر پەرەیسان گەیشتە چەند لە بواری سیاسیەوە، کۆمەڵایەتیەوە، لە بواری چینایەتیەوە، هەروە لە بواری نەتەوایەتیەوە ئەم ناڕەزایەتیە پەرەیسەند. گەرچی هەروەکو کوتم بە قەتڵی حکوومەتی ژینا دەستی پێکرد، ئەمە دیارە ئەمە ڕق و تووڕەیی و بێزاری زیاتر لە 4% خەڵکی چەساوی ئێران بەتایبەت خەڵکی کوردستان کە بە 2 جار دەچەوسێتەوە، جارێک وەکو نەتەوە، جارێک وەکو چینی فەقیر و هەژار. ئەمە تووڕەیی و بێزاری ناڕەزایەتی ئەوان تەقیەوە و بە بۆنەی قەتڵی ژیناوە پەرەیسەند و لە بواری سیاسیەوە هەروەکوتم کە کولی حکوومەتی کردە ئامانج و گەرچی ئەوەڵ شعارەکانی بۆ ئازادی حجاب بوو، بۆ ئازادی پوششی ژنان بوو، بۆ هەڵوەشانەوەی گەشتی ئێرشاد بوو، بەڵام زۆر لەوە زۆرتر تێپەڕ بوون بە دەگەڵ خواستەکانی چەندین ساڵەی خەڵێ، وەکو خواستی ئابووری، مەسەڵەن دژی گرانی، وەکو نان، مەسکەن، وەکو ئەمنیەت، ئازادی زیندانیانی سیاسی گواستراوە. هەروەها ئەو شعارانە لەو شعارانە کە لە دژی ئەم قەتڵە بوون و شعارەکانی چینە تۆژەکانی جۆراجۆری هەموو یەکگرتوگرت گشتی کرد بە شعارێکی سیاسی دژی کولی دەسەڵاتدارەتی نگریسی کۆماری ئیسلامی، وەکو شعاری مەرگ بە دیکتاتۆر. هەر لە ڕۆژی ناشتنی نەمر ژینای ئازیز لە گۆرستانی چایچی ئەم شعارانە سەریان هەڵدا و ئەو شعارانە سەرتاسەری بوونەوە و مەرزەکانی کوردستانیان پەڕاند و بوون بە شعاری سەراسەری لە ئێران و بەگرە هەتاش بوو بە شعارێکی نێونەتەوەیی. ئەم ئاخێزە بەڕاستی شتێکی کتوپڕ نەبوو، وەکو ناڕەزایەتێک بوو کە لەژێر سکڵدا بوو بە هۆی کوشتنی ژینای ئازیز. ئەم بۆشکە باڕوتە تەقێوە و هەموو دنیای تەنیەوە و کولی حاکمیەتی کۆماری ئیسلامی کردە ئامانج و ئێستاش ئەم شۆڕشە هەریدامە هەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ. پرسیارەکەی منیشە لە درێژەی قسەکانی بەڕێستان نابوون. لە سێهەمین ساڵیادی ئەو شۆڕشەدا ئاڵوگۆڕی داخوازیەکان و دروشمەکان بە چ شێوازێک دەبینن بەڕێستان؟ هەروەکو ئاماژەمان پێکرد، گەرچی هەم شۆڕشی ژیان ئازادیە، شۆڕشی ژینا بە قەتڵی حکوومەتی ژیناوە دەستی پێکرد، بەڕاستی هەر لە دوای مانگی ئەوەڵ کە زۆربەی شعارەکان لە دژی حیجاب و ئازادی پوششی ژنان بوو، لە دژی سەرکوتی ژنان بوو، لە دژی گەشتی ئێرشاد بوو،
زۆر پەرەیساند و لە بواری سیاسیەوە لە باری کۆمەڵایەتیەوە لە باری چینایەتیەوە هەروەها لە باری ئابوووریەوە پەرەیسان ئەو شعارانە بوون بە شعاری هەموو چین و تۆژەکانی ئێران و کوردستان و ئەم شعارانە ئەم خاستانە ئێستا ڕۆژ بە ڕۆژ خەریکن سیاسی تر دەبن خەریکن زیاتر هەموو چین و تۆژەکان لە دەوری خۆیان کۆ دەکەنەوە ڕادیکال تر دەبن و کولی حاکمیەتی کۆماری ئیسلامیان کردوتە ئامانج چون ئەم شۆڕشی ژینە کە دەستی پێکرد ئەوەی بە خەڵک سەلمان کە ئیتر بە ئیسلاحات و بە ئینتخابات و بە پاڵمان و بەوانە ئەم ڕێژیمە ناتوانێت جواب دەرەوەی نیازەکانی خەڵک بێ دەچی ڕۆژ بە ڕۆژ زیاتر زەخت دەکاتە سەر خەڵک سەرکوتەکانی چڕوپڕتر دەکە ئاماری ئێدامەکانی زیاتر دەکە زیندانەکانی پڕ کردووە لە هەموو ناڕازیان لە هەموو چین و تۆژێک و هەروە لە ژنانی ئازاد و شۆڕژێر بەوە گەیشتون کەیتر ئێستا ئامانج کولی سیستم و دەسەڵاتی کۆماری ئیسلامیە ئەمە ئەوە نیشان دەدا کە خەڵک بە بلوغی سیاسی گەیشتووە کە خەڵک بەوە گەیشتەوە کە دەبی خۆی ڕێبخە ئامانجەکانی وابێ کە کۆماری ئیسلامی پاشەکشەی پێ بکە گەرچی پاشەکشیان پێکردو لە زۆر بوارەوە ئێستا پوششی باڵاپۆش نەماوە حجاب نەماوە ژنان ئازاد لە هەموو شوێنی کار و ژیان و لە شەقامەکان بە ئازادی دەگەڕن و هیچ جوابی گەشتی ڕشاد نادەنەوە بەم مانایە ئەمانە پاشەکشیان بە کۆماری ئیسلامی کردووە بەم مانایە ئێستا ژنان خواستی ژنان هەروە کولی ئەو ئێترازاتی بازنشستەکان توزانم خانەوادەی دادخوازەکان معلیمان دانیشتجویان شعارەکانیان زۆر سیاسی و چینایەتین و هەروەها زۆر زۆر دەتوانڵە زۆر ڕادیکاڵن کە کولی کۆماری ئیسلامیان کرۆتە ئامانج و هەر ئەمەشە کە کۆماری ئیسلامی تووشی وحشەت کردووە و کۆماری ئیسلامی بە هەر شێوەیەک بۆی دەکرێت بە سەرکوت بە ئیعدام زیادکردنی ژمارەی ئیعدامەکان دەیەوێت خەڵک چاوترسیان بکە جارێکی دیکە بیان نێرێتەوە ماڵەوە بۆ کە درێژە بدە بە حاکمیەتی نەگویسی خۆی بەڵام هەرچی ڕێژیم زۆرتر سەرکوت دەکە فشادێنێ بۆ خەڵک ناڕەزایەتی خەڵک قوڵتر دەبێتەوە و سەراسەری تر دەبێتەوە و شعارەکانی ڕادیکالتر دەبێتەوە و ئەمە هیوا بەخشە بەوەی کە شۆڕشی ژنجیا ئازادی گەرچی سەرکوت کرا بەڵام نەخەوتووە خەریکە ڕێبازی خۆی دەبینێتەوە تا گەیشتن بە ئامانجەکانی دەست خۆش هەو ڕێگەلاوی زۆر باشە پرسیاری داهاتوی منەوەیە کە بە بڕوای بەڕێستان گرنگترین دەستکەوتەکانی ئەو شۆڕشە کامانە بوون بەڕاستی گرنگترین دەستکەوتەکانی ئەم شۆڕشە ئەوە بوون کە ئەم خەبات و تێکۆشانی چین و تۆژەکانی بەیەکەوە گرێدا خەباتی چینایەتی و نەتەوایەتی بەیەکەوە گرێدا خەباتی ژنان بۆ بەرابەری ژن و پیاو لەگەڵ شۆڕشی چینی کرێکار گرێدا هەمووی ئێستا ژنان خۆیان لە خواستی چینی کرێکار معلیمان بازنشستەکاندا دەبینەوە کە دایان هەوێ هەموو خواستی هەموو ئەو چین و تۆژانە بریتیە لە خواستی اقتصادی سیاسی ئەمنیەتی کە ژنان خۆی تێدا دەبینەوە ئەمە خۆی دەستکەوتێکی هەرە گرنگە کە هیچ دەوڵەت بە هیچ فشارێک و سەرکوتێک و زیندان و ئێدامێک ناتوانێت ئەو دەستکەوتە لە خەڵک بستێنێتەوە دەستکەوتێکی تری ئەوە بوو کە میلەتانی چەوساوە ستەمی کۆماری ئیسلامی بەیەکەوە متحد کرد کە شۆڕشی خەڵکی کوردستان بۆ دیاریکردنی مافی چارەنووسی گرێدان لەگەڵ شۆڕشی میلەتە ئیندیکە وەکو خەڵکی بلوچستان هەر لە سەرەتاییترین ڕۆژەکانی دەستپێکردنی شۆڕشی ژیان ئازادی هاوپشتی و هاوپەیمانی خۆیان لەگەڵ خەڵکی کوردستان دەبڕین هەروەها نەتەنیا خەڵکی بلوچستان بەکوول لە تاران لە مەشهەد لە زۆرە لە شارەکانی لە کەرەز لە ئیسفەهان لە زۆرە شارەکانی گەورەتری ئێران ئەمە هاوپەیمانی و پەیوەندێک و ئیتحادێکی سەرتاسەری
لە بینی هەموو چین و تۆژەکاندا لە قوتابیەکانەوە بگرن لە دانیشتجویەکانەوە بگرە لە کچینی کرێکارەوە بگرە معلیمانەوە بگرە هەموو ینی وەکو بێکەوە متحد کرد و ئەوان بەوە گەیشتون کە تەنیا لە ڕێگای ئیتحاد و هاوپشتی و هاوسۆزی هەموو چین و تۆژەکان و گەلانی چەساوی ئێرانە کە دەتوانن ئەوان خواستەکانی خۆیان دەستەبەر بکەن و پاشەکشە بە کۆماری ئیسلامی بکەن و ئەمە دەستکەوتێکی گەورەیە کە هیچ سەرکوتێک و زیندان و ئێعدامیش ناتوانێت ئەو دەستکەوتە لە خەڵک بستێنێتەوە و دەبینین ڕۆژ بە ڕۆژیش خواستەکانی خەڵک ڕادیکالتر دەبێتەوە ناڕەزایەتیەکان جەماوەری تر دەبێتەوە و هەروەها خەریکە سەرتاسەری دەبێتەوە ئەمانە نەتەنیا لە بواری لە هاوپشتی لە نێو میلەتان و خەڵکی ئێران و کوردستانی زیاد کردەوە هاوسۆزی زیاد کردەوە باکو هاوسۆزی هاوپشتی لە دەرەوەی سنوورەکانی ئێرانیش بۆ خۆی بەدەستێناوە ئێستا شعاری ژن ژیان ئازادی زۆر تەواو ژنانی چەساوی ئێران خۆیان لەو شعارەدا دەبینەوە بۆیە پشتیوانیشیان لێکرد ڕۆژ نییە کە لە گۆشە و کەناری دنیادا ئێمە خۆپێشاندان یا نووسراوە ناڕەزایەتی لە وڵاتانی دیکە نەبیسین کە پشتیوانی خۆیان لە شۆڕشی ژن ژیان ئازادی دەردەبرن کە ئەمەش دەستکەوتێکی زۆر مێژوویە کە تاکو ئێستا هیچ کام لە ئاخێزەکانی تاکو ئێستای خەڵکی ئێران نە ساڵی 1970 نە 96 98 نەیتوانی ئەو هاوپەیمانی و هاوپشتی منتەقەی و سەرتاسەری لە ئێران و هەروەها لە جیهاندا بۆ خۆی دەستە بکە بەڵام شۆڕشی ژن ژیان ئازادی توانی ئەمەش دەستکەوتێکی گەورەیە ئەمەش دڵخۆشکەرە بۆ سەرکەوتنی ئەم شۆڕشە زۆر باشە هاو ڕێگەلاوێش وەکو خۆشتان ئەماژەتان پێدا شۆڕشی ژن ژیان ئازادی هەر زوو سنوورەکانی تێپەڕاند و هەموو جیهانیشی گرتەوە لە سێهەمین ساڵیادی ئەم شۆڕشدا لە دەرەوەی وڵات بۆ ئەم مەبەستە چی کراوە وەکو ئاگادار لە دەرەوەی وڵات گەرچی کەم تاکورتێک لە زۆرێک لە وڵاتەکان لە شارەکان ئاکسیۆن بەڕێوە بچووە کۆنفرانس و سیمینار خەریکان هەر ئیدامەیە تەواو نەبووە هەکۆن خەریکە کۆنفرانس بەڕێوە دەچیە بۆ پشتیوانی لە شۆڕشی ژن ژیان ئازادی هەروەها زۆرێک لە هێز و لایەن و ڕێکخراوە سیاسیەکان و دموکراتیکەکان و دیفاع لە مافی بەشەردەکان پشتیوانی خۆیان دەبڕیوە ئەمانە هەموو جم و جۆڵێکن کە نیشان دەدەکە شۆڕشی ژن ژیان ئازادی لە دەرەوەی وڵاتیش هەروە زیندووە هەروە خەریکە یادەکەی بەرز ڕادەگیرێ هاوپەیمانی و تاهوت پەیدا دەکا پشتیوانی بۆ خۆی جەزب کردووە هەموو ساڵش ئەم هاوپەیمانی و هاو دەردێ و ئەم پشتیوانیە خەریکە نوێ دەبێتەوە و هەروەها چڕوپڕتر دەبێتەوە ئەمەش دیارە دەبی کاری زۆرتر لەبەرەکە بۆکە بتوانی لە تەواو دنیا بە شێوەیەکی زۆر گەرم و گورتر کە لە هەموو لایەنە چەپ و ڕادیکاڵەکان هەروە ئیتحادیە کرێکارەکان بتوانن لەم بۆنەدا بەیانیە دەربڕن پشتیوانی لێ بکەن کاری زۆرمان لە پێشە ئێستا بەڵام بەخۆشیەوە هەروە زیندۆ و هەر ئیدامەشی هەیە و هەر خەریکە زیاتریش دەبێ و ئێمە کاری بۆ دەکەین کە ئەم شۆڕشە ینی بڵێسەی ئەم شۆڕشە لەو سەر تاوسەری جیهان هەر زیندوو ڕابگرین و تا گەیشتن بە ئامان زۆر سپاس هاو ڕێگەلاوێژ وەکو دوا پرسیارم بەڕێستان داهاتووی ئەم ئاخێزە چۆن هەڵدەسەنگێنن بەڕاستی داهاتووی ڕاپەڕینی ژینا بەسراوەتەوە بە چەند هۆکار یەک توانای ڕێخستن و پەیوەندیدانی هەموو چین و تۆژەکان شۆڕشی ژنان شۆڕشی کرێکاری شۆڕشی معلیمان دانیشتجویان قوتابیان شۆڕشی نەتەوەکان ئەمە یەکێک لە هۆکارێکە کە دەتوانێت داهاتووی ئەم شۆڕشی ژن ژیان ئازادی گەشتر بکە و خەڵک ئومێدەوارتر بکە گەرچی خەڵک ئێستا زۆر نەترسترە هەروەکو ئاماژەمان پێکرد
شعارەکان داخوازەکان ڕادیکالترن، بەڵام ژنان و گەنجان بە تایبەت زۆر نەترستر لە جاران لە خەریکن ناڕزایەتەکانی خۆیان دەردەبڕن لەسەر خواستی بەرحەقی خۆیان کە لە ماوەی 46 ساڵدا پێشێل کراوە پێداگری دەکەن و ئەم هیچ هێزێکیش ناتوانێت ئەوانە بەرپرس بکاتەوە و پێش بە خەبات و تێکۆشانی ئەوان بگرێتەوە. یەکدانە هۆکاری دیکە کە دەتوانێت زەمانەتی سەرکەوتنی ئەم شۆڕشە بکە بەڕاستی هەر هاوپشتی و یەکگرتووی ئەم خەبات و تێکۆشانەی چین و تۆژەکانە و هەروە گرێدانی شۆڕشی ژنان لەگەڵ شۆڕشی چینی کرێکارە. ئەم شۆڕشە ئەگەر بمانەوێت سەرکەوێ و هەموو دام و دەستگای حکوومەتی ئاپارتایدی جنسی و زیدی ژن و هەروە کۆماری سەرمایهداری ئیسلامی بڕوخێنیە دەبی ڕابەرەکەی بەدەست چینی کرێکارەوە بێ. ڕابەری ئەم شۆڕشە بەدەست چینی کرێکارەوە نەبێ دیارە ڕەنگە نەتوانێ ئەو خواست و ویستی هەموو چینی تۆژەکان دابین بکە. ئێمە دەبی زۆر وشیابین کە ئەم دەستکەوتی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن هێزە لیبراڵەکان و ئیسلاخوازەکان مسادرە نەکرێ. ئەمەش بە چی دەکرێ؟ بەوەی کە ئەم شۆڕشانە دەبی یەکگرتوو بن، هاوپشت بن. لەلایەکی دیکەوە یەک شتێکە کە زۆر مهمە، یعنی وەکو کۆڵەکەیەکی سەرشی وایە دەبێت ئالترناتیوی سەر بتوانێت ئەم شۆڕشە بەربڵاوە سەرتاسەری بکاتەوە ڕێژی بخە، دەبێت سازمان بدرێ. مادام کە ئالترناتیوی سەر نەتوانێت ئەم شۆڕشە سەرتاسەری بکاتەوە و سازمانی بدە و ڕێکی بخە و هەروەها ئایندەیەکی ڕوونیان لەبەر پێدابنیە، ئەمە دەتوانێت بێت بە هۆکارێک کە سەرکەوتنی و شۆڕشە زۆرتر زەمان بەرێ. بەڵام ئەگەر ئێمە بتوانین ئەو کۆسپانە ئەو چاڵشانێک کە لەسەر ڕێگامان لایەن بەرین، بە بڕوای من سەرکەوتنی و شۆڕشە لە ماوەیەکی کەمتر لەوەی کە ئەگەراوە پەراکەن دەبێ مسۆگەر دەبێ و دەتوانێت بە هەموو خواست و ویستەکانی هەخوازانەی خۆیان بگەن و یەکجار بۆ هەمیشە لەسەر گۆڕی ڕژیمی کۆماری ئیسلامی بتوانن حکوومەتێکی سۆسیالیستی کە بتوانێت ئازادی و بەرابەری و یەکسانی و عەداڵەتی کۆمەلگا دابین بکە. ئەمە گرێدراوە بەم خەباتە چڕوپڕە کە دەبێت ئالترناتیوی چەپ بێتە مەیدان لە زیاتر لەوەی کە هەیە، دەبێت یعنی چاوپۆشی بکە لە قازاند و بەرژەوەندی سێکتاریستی سازمانی و یا حیزبی خۆی، بێ قازانج و بەرژەوەندی کۆمەلگا سەرکەوتنی شۆڕشی ژن ژیان ئازادی کە بۆتە بەهیمای ئازادی لە تەواو ئێران و کوردستان و ئێران و جیهاندا بتوانێت ئەوە بە سەرکەوتن بگە. جا ئەمە دیسان بەو مانایەکە ئێمە کارمان ڕێگایەکی دوورمان لەبەر پێیە، بەڵام ئەگەر بە وشیاریەوە بتوانین ئەم شۆڕشە هیدایەت بکەین کە بە کەمترین زەرەر بە زەمانێکی کۆتاتر دەبێت هەموو جەرایانەکان هەموو چین و تۆژەکان جارێکی دیکە پێدابێنەوە و بتوانن ئەم شۆڕشە بە سەرنجام بگەێنن. ئەمە دەتوانێت دڵخۆشکەر بێ بۆ خەڵکیش کە هەروەها ترسێکیشە کە کۆماری ئیسلامی هەمیشە هەیەتی بتوانین بە ئەم شۆڕشە بە ئامانج بگەێنین. زۆر سپاس بۆ بەشداریتان. هاوڕێ گەلاوێژ ڕۆستەمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. سپاس بۆ ئێوەش هەر بژین. عزیزانی خۆشەویستان، زۆر سپاس بۆ ئێوەش هەتا کوێستا بینەرمان بوون. سەرنجتان بۆ بینینی درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکەش.